بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. کەمپینێکی هاوکاری دارایی بۆ کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئاسمانی بانگەواز ڕادەنگێنرێت. تۆڕی میدیایی کۆمەڵ لە پێناو دانەخستنی کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز کەمپینێک بۆ کۆکردنەوەی هاوکاری دارایی ڕادەگەێنێت. بە میواندارێک لە بەڕێزان عەباس محەممەد ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردنی تۆڕی میدیایی کۆمەڵ و دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستایی زانکۆ لە هەولێریشەوە مامۆستا خدر خەتەیی زانای ئاینی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. بەهۆی قەیرانی داراییەوە هەریەکە لە کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز لە بەردەم ئەگەری نەخوازراودان و تۆڕی میدیایی کۆمەڵیش داوای کۆمەکی دارایی بۆ بەردەوامبوونی هەردوو کەناڵەکە دەکات. لە پێناو بەردەوامبوونی کەناڵی پەیام و بانگەواز تۆڕی میدیایی کۆمەڵ کەمپینێکی بەناوی بۆ ئەوەی بەردەوام بین تکایە هاوکارمان بن ڕاگەیاند. لە پێناو بەردەوامی و دەست نەبردن بۆ داخستنی کەناڵی پەیام و بانگەواز لە بەردەم ئێوەی بەڕێزدا ئەم کەمپینە ڕادەگەیەنین و لەژێر ناوی بۆ ئەوەی بەردەوام بین تکایە هاوکارمان بن ڕووی داوامان لە یەکە بە یەکەتان دەکەین کە پشتگیر و هاوکاری کەناڵی پەیام و کەناڵی بانگەواز بن. هاوکاریە مادیەکانتان هەرچەندە لە تواناتاندا هەیە ببەخشن بۆ ئەوەی ئەم چرایانە نەکوژێنەوە و بۆ ئەوەی ئەم مینبەرە بوێرانە ئەم مینبەرە ڕازگۆیانە بەردەوام بن. هەردوو کەناڵی پەیام و بانگەواز لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە ڕووی ئاینی و کۆمەڵایەتی و سیاسیەوە داکۆکی سەختیان لە خەڵکی کوردستان کردووە و ڕووبەڕووی ستەم و نادادیەکانی دەسەڵاتداران بوونەتەوە. ڕاوێژکاری دەستگای ستاندەر بۆ توێژینەوە و ڕاگەیاندنیش ئاماژە بەوە ئەکات دەبێت هەمومان بۆ بەردەوامبوونی پەیام هاوکار بین چونکە کەناڵێکی ئامانجدارە و خزمەتی زۆری بە کۆمەڵگەی کوردستان کردووە. خۆ لە کوردستان ئێمە پێویستمان بە ئەعلامێک بوو کە ناوی ئەعلامی هادفە، یعنی بینا بکە لە قۆناغی ئینتیقالی ئێمە زۆر زەرە لە ئەعلامی لیبرالی دەکەین ئەوی کە بێ بێزەبت ڕەبتە هەم جۆرە خەبەرێک بڵاو دەکاتەوە. ئەعلام نابی بێ هەدەفی. پەیام ئەو دەورە گرنگەی بینی، ینی وەخبری کۆمەڵێک وەزیفەی گرنگی بینی هەم لەسەر ئاستی نیشتیمانی هەم لەسەر ئاستی بینای کۆمەڵایەتی و بینای شارستانی و دەورێکی زۆریشی هەبوو لە تەصحیحی مەفاهیم. هەر لەبەرەوەش دەبینین زۆر مەفاهیم هەبوو لە ناو ئیسلامیەکان بە هەڵەتدا چوو دەورێکی گرنگینی بۆ ڕاستکردنەوەی. ڕاگەیاندنی کەمپینێک بۆ کۆکردنەوەی کۆمەکی دارایی بۆ هەردوو کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز لە کاتێکدایە هەردوو کەناڵەکە لە ماوەی ڕابردوودا توانیویانە خزمەتی بەرچاو بە هاوڵاتیانی کوردستان لە ڕووی پەروەردە و بیر و باوەڕ و چارەسەری کێشە و گرفتەکانیان بکەن. جگە لەوەش پەیام و بانگەواز مینبەری چەوساوان و ستەملێکراوانی کوردستان بوون و دەنگێکی بوێر بوون بۆ ڕەتکردنەوەی ستەم و بەرپاکردنی دادگەری. جارێکی تر سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستا عەباسەگر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری ڕاگەیاندنی کەمپینی دارایی بۆ کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئاسمانی بانگەواز. هۆکاری ڕاگەیاندنی کەمپینە چیە؟ بەڵێ زۆر سوپاس ڕێگەم بدەن کە سەرەتا پیرۆزبایی خۆم بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی کەناڵی پەیامە ڕاستەی بەڕێوەبەر و ستاف و سەرجەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام کەم و پیرۆزبایی لە بینەرانی بەڕێزی و خۆشەویستی کەناڵی پەیام و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم بە بۆنەی دەست پێکردنی میدیایەک کە توانی زیاد لە قەبارەی خۆی خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی بکاوە هیوای بەردەوامی بۆ خوازم. تەمان بە وەڵامی پرسیارەکەتانە بێ کەمێک بگەڕێمەوە بۆ ئەوەی کە پەیام چۆن دەستی پێکردووە زەرورەتی سەرپێخستن و دەستپێکردنی میدیایەک بە ناوی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرێمی کوردستاندا چی بوو. کاتێک کە کەناڵی ئاسمانی پەیام لە ساڵی 2008 سەرپێکەوتووە دەستی پێکردووە ستافێک بە سەرۆکایەتی بەڕێز فاروق عەلی
دەستیان کرد بە دامەزراندی کەناڵێک بە ناوی کەناڵی ئاسمانی پێیام لە هەرێمی کوردستان میدیا بە شێوەیەکی گشتی بە تایبەت بینرا و بە تەواوی غەرقی ئاراستە حیزبیەکان بوو، غەرقی هەژمونە حیزبیەکان بوو لە هەرێمی کوردستان. میدیایەک نەبوو بە تایبەتی میدیای بینرا و کەمە بەسمان لێرەوە قسە لەسەر میدیای بینراوەکەین بەهۆیەوەی کە باس لە کەناڵی ئاسمانی پەیامەکەین. میدیایەک نەبوو بێتە مینبەر بۆ هاوڵاتی، میدیایەک نەبوو بێتە مینبەر بۆ ڕۆشنبیرە سەربەخۆکان، میدیایەک نەبوو کە حەقیقەتی لێەوە بەیان بکرێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی. تا ئەو کاتە ئەتوانم بڵێم میدیاکانی هەرێمی کوردستان، میدیا بینراوەکان نەیان ئەتوانی کە مینبەرێک بن دەنگی حەقیقەت و ڕاستیەکان، دەنگی شەفافیەت، دەنگی خزمەتکردن بە هاوڵاتی، خزمەتکردن بە توێژە جیاوازەکانی خەڵکی کوردستان بە هەژاران، بەدام و دەستگا حکومیەکان بە پێشمەرگە بەلایەنە ئەمنیەکان بە ئەمن و ئاسایشی هەرێم بە باری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان کە بەڵام پەیام هات بەم ئامانجەوە هاتە گۆڕێ. پەیام لایشی 12 ساڵی 2008ەوە خۆی ڕاگەیان لە پێناوی بەدیهێنان و تاقیقکردنی ئەم ئامانجانە و بە خێراییش توانی گەشەیەکی زۆر بەرچاو بکە کەناڵی ئاسمانی پەیام، توانی مۆدێلێک لە مۆدێلە جیاوازەکان با بڵێن کە لە هەرێمی کوردستان لە بابەتی میدیا و بینرا و تاو کاتە لە هەرێمی کوردستاندا نەبووەویش مۆدلی میدیای خزمەتگوزاری گشتی بوو، تاو کاتە مۆدلی میدیای حیزبی بوو، وەکو چۆن وەکو میرات مابێتەوە لە حیزبی بەعسەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ حیزبە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان هەر مۆدلی لە میدیای بینراوە مەبەست بڵێم مۆدلی میدیای حیزبی هەبوو، مۆدلی میدیای حکومی هەبوو کە تەنها دەیتوانی خزمەت بە گوتارە حیزبیەکان بکە، کە تەنها دەیتوانی بەشان و باڵی بەرپرسەکانە هەڵبدا، بەشان و باڵی کەسێکە هەڵبدا. لەبەرەوە نەیتوانی بە هیچ شێوەیەک ئەو هاوسەنگە ڕابگرێت لەلایەک بەشان و باڵی حیزبە هەڵبدا و بەشان و باڵی دەسەڵاتدارێکە هەڵبدا، بەڵام خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی شار بکات. لەبەرەوە پەیام هات لێرەوە دەرگایەکی جیاوازی بەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا کردەوە، ئەوەی کە توانی خزمەت بە بوارە ئاینیەکە بکە. بەڵێ دواتر بە درێژی قسە لەسەر لە ڕووی ئاینیەوە پەیام چی کردووە، لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی و خزمەتگوزاری شۆڕاستەکەم بەس لەسەر کەمپینەکە. کەناڵی ئاسمانی پەیام لە دوای 11 ساڵ بەردەوامی کارکردن ڕوبەڕووی قەیرانێک بۆتەوە. ئەم قەیرانە ڕاستە لە پێشینەشا هەبووە، چەند جارێک ئێمە کەوتوینەتە قەیرانێکەوە لەبەرەوەی گوتارمان گوتارێکی سربەخۆ بووە، ینی توانیومانە خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین. ئەوەی لەم وڵاتە لە هەرێمی کوردستانە خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ڕوبەڕووی کێشایە بێتەوە، ڕوبەڕووی قەیرانە بێت، چونکە دەسەڵاتێک حکومەکە لەم هەرێمی کوردستانەیە کە نایەوێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە مافەکانیان شار ببن، نایەوێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە حەقیقەتەکان تێبگەن، نایەنەوێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شەفافانە ڕاستیەکانی ئەو دوو پەردەکان بزانن. لەبەرەوە کەناڵی ئاسمانی پەیام یەکێک بووە لەو کەناڵانەی کە هەمیشە ڕوبەڕووی دەرگاداخستن بەڕوویاوەتەوە، هەمیشە ڕوبەڕووی ئەو بۆتەوە کە فشاری بخرێتە سەر، هەمیشە ڕوبەڕووی ئەوە بۆتەوە کە دابخرێ نەمێنێت، چونکە ئەم میدیایە خزمەتی بە هاوڵاتیان و حەقیقەتە و ڕاستیەکان کردووە لە هەرێمی کوردستان. ئێستا کەناڵی ئاسمانی پەیام بەدەست قەیرانێکی دارایی گەورەوە دەناڵێنێ بە شێوەیەک تەنانەت هەندێک جار وتومانەوە ئێستش دەیڵێنەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان کە سپۆنسەری ئەم میدیای کردو و نەمان شاردۆتەوە، بەڵام نەبووینەتە کۆیلەی بۆ نمونە ئاراستە حیزبەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و هیچ حیزبێکی تریش لە کاتێکە کە ویستی بێتی کە مان خاتە ژێر فشارێکی مەسەلەن بەرژەوەندیشی تایبەتەوە، ئێمە هەرگیز بۆ مطلقی نەچوینەتە ژێر ئەو جۆرە فشارانەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش لەلایەن دەسەڵاتەوە ڕوبەڕووی فشار بۆتەوە، ڕوبەڕووی دەرگاداخستن بۆتەوە، ڕوبەڕووی قەیرانی دارایی کراوەتەوە. لەبەرەوە ئەو هاوکاریە دارایی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان پێشتریش ئەیتوانی بمانکە ئێستا قەیرانی ڕوبەڕوو بۆتەوە، ئەویش ناتوانێت هاوکاریەکەمان بکات. لەبەرەوە کەناڵی ئاسمانی پەیام ڕوبەڕووی قەیرانێکی مادی سەخت بۆتەوە، ڕوبەڕووی ئەوە بۆتەوە کە لە ئایندەیەکی نزیکە ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوکاری نەبن، دەستبارگری نەبن، دوور نییە بەداخەوە ئەم کەناڵە ڕوبەڕووی داسپاسم دەتەگرێمەوە لای بەڕێز چاڕوانتان چیە بێ لە خێرخوازانی کوردستان کاکتۆر جەنابیش بە خێربێن. ئەو کەمپینێک ڕاگەندراوە بۆ هاوکاری دارایی هەم کەناڵی پەیام هەم بانگەوازی زەرورەتی بوونی پەیام و دوو وەکو پەیام و بانگەواز و دوو کەناڵ چیە لە هەرێمی کوردستان زەرورەتی بەردەوام بوونیە؟ بەنای خۆی گەورە و میهرەبان، سەرەتا پێم خۆشە لە مینبەر و لەم ستۆدیۆوە بە بۆنەی 11مین ساڵیادی دامەزانی کەناڵی پەیام و
داگیرسانی ساڵی نوێی تەمەنی پیرۆزبای خۆم لە بەڕێوبەر و ستافی بەڕێوەبردن و سەرجەم ڕۆژنامە نووسان و هەڵسوڕاوان و کارمەندانی ئەم کەناڵە بکەم و هیوای بەردەوامی سەرکەوتنیان بۆ خوازم. دیارە کەناڵی پەیام کەناڵێکی نەوعی بوو و مۆدێلێکی نوێ بوو لەباری میدیای ئیسلامی لە هەرێمی کوردستان و خۆناغێکی نوێ بوو لە کاری میدیایی لە دوای ئەوەی ینی کەناڵی ئیسلامیەکان بە ینی خۆناغی ڕۆژنامە نووسی خوێنرا و دەرکردنی ڕۆژنامە و گۆڤار دەستپێکا لە شاخ لەلایەن بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و دواتر دامەزاندنی ئێزگەی دەنگی ئیسلام لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سناوە دوای ڕاپەڕین دامەزاندنی تەلەڤیزیۆنی بزوتنەوەی ئیسلامی تا ئەو تەلەڤیزیۆنە لۆکاڵی و ناوخۆیانی کە هەبوون حیزبە ئیسلامیەکان بوون بە تایبەتی بزوتنەوەی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و دواتر کۆمەڵی ئیسلامی، بەڵام بە دامەزاندنی کەناڵی ئاسمانی پەیام کە من شەرەف و سەروەرێم پێبەخشا یەکەم وتارم لە ڕۆژنامەی کۆمەڵ بە ناونیشانە نووسی کەناڵی ئاسمانی پەیام یەکەم کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی لە هەرێمی کوردستان بە دواتریش لە کتێبێکی خۆم بە ناوی سەرەتاک بۆ مێژووی ڕاگەاندنی کوردی کە 3,000 چاپ کراوە ناوی کەناڵی پەیام و مێژووی سەروەری ئەم کەناڵم خستە ناو دوتوێ کتێبێکەوە وەکو پرۆگرامی خوێندنیش لە بەشەکانی میدیا خوێندێ و خۆم و هەندێک لە هاوکارەکان دەرسی لەسەرەڵینەوە. کەناڵی پەیام کەناڵێکی نەوعی بوو، کەناڵێکە کە 10 ساڵ وە پێناتە 11 ساڵی تەمەنی خزمەتیەوە، خاوەنی خەرمانێک لە خزمەت و خاوەنی تەمەنێک لە بەخشینە. کەناڵی پەیام یەکێک لە چه خزمەتێکی کردووە بە کۆمەڵگەی کوردی؟ بەڵێ کەناڵی ئاسمانی پەیام بەڵێ زمان حاڵی کۆمەڵی ئیسلامی بوو یا زمان حاڵی کۆمەڵی ئیسلامی، بەڵام کەناڵی ئاسمانی پەیام لە ڕووی بەرنامەکانی و لە ڕووی سیاسەتی کانکردنیەوە سەربەخۆ بووە کە توانیوێتی کەناڵێکی پەیامدار و ئامانزدار بێ و کەناڵێکی سیاسی بێت لە بواری پەروەردەکردنی تاک و شارکردنەوەی کۆمەڵگە لە سەرجەم پرس و بابەتەکان لە بواری سیاسی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری فەرهەنگی و لە بواری پێکەوە ژیان و لە بواری پاراستنی تەباوی و یەکڕیزی کۆمەڵگا و کەناڵێک بووە کە یەکێک لە سەروەرەکانی ئەوە بووە کە دامەزاندنی بەرنامەی بەخشین کە دوای بووە پرۆژەیەک و دامەزراوەیەک ئێستا و تەمەن و خزمەتێکی زۆری کردووە بە چین و توێژەکانی کۆمەڵگە بە تایبەتی نەخۆشخانی بەخشین و پرۆژەی بەخشین لە بواری سەرپەرشتیکردنی بێنەوایان و هاوکاریکردنی کەم دەرامەتان و هەژاران. ئەوە سەروەرێکی گەورەیە و کەناڵی پەیام کەناڵێک بۆ بەردەوام شتی جوان و شتی نوێی پێشکەش کردووە هیوای سەرکەوتن و بەردەوامیان بە بانگەواز کە ئێستا کەناڵێکی تایبەتە بە بانگەواز و پەروەردە، ینی زەرورتی کەناڵش چی ینی بۆ کۆمەڵگایەکی زۆرینەی موسڵمانیشی؟ بەڵێ لە سەردەمی نوێ میدیاکان بەرەو تایبەتمەند بوون و پسپۆڕی ئەچن جۆرێک لە میدیا هەیە کە پێوترێ ئەعلامی متەخەسیس یا ڕاگەاندنی تایبەتمەند. کەناڵی بانگەواز وەکو کەناڵێکی ئیسلامی لە بواری بانگەواز و هوشیاری ئاینی بە هەمان شێوەشان بەشانی کەناڵی ئاسمانی پەیام کە کەناڵێکی سیاسی و هوشیاری بووە زیاتر ڕۆڵی خۆی بینیوە لە بواری ینی بڵاوکردنەوەی وتاری ئاینی و بەرنامە ئاینەکانی و قورئان و شکردنەوەی فەرموودە و تەفسیری قورئان ئەوانە ینی ڕۆڵێکی گرنگی بینیوە وەکو ئەوەی کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی موسڵمانە و ئەم کەناڵش کەناڵێکی بانگەوازکاریە لە باری داوەکارەکە لە باری هوشیاری ئاینی بێگومان ئەم دوو کەناڵە هەردووچیان تەواوکەر یەکترن و هەردووچیان پێویستی ڕۆژگار و قۆناغەکەن. زۆر سپاس. ئەگەر بچین لای مامۆستا خدر کە لە هەولێرەوە لەگەڵمان مامۆستا زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزیشتان. دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم سەبارەت بە زەرورەتی بەردەوامبوونی هەردوو کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز بەتایبەتی لە ڕووی دینیەوە لە ڕووی بڵاوکردنەوەی پەیامی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. من السرتا دەستخۆشی لە بەرنامەکەی جەنابەت دەکەم و بەخێراتێکی گەرمی هەردوو میوانە بەڕێزەکەت ئەەکەم و پیرۆزبایی لە زەماوەری مسلمانان دەکەم بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام. خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بداتەوە. بەڵێ دێمە سەر وەڵامدانەوەی پرسیاری جەنابەت دەربارەی ضرورەتی هەبوونی کەناڵێکی ئاسمانی وەکو پەیام و وەکو بانگەواز. بێگومان شک دەوەیدانیە کەوا زۆر زۆر ضروریە کەناڵی ئاسمانی پەیاممان هەبی
زۆر زەروریە کەناڵی ئاسمانی بانگەوازمان هەبی، ڕادیۆمان هەبی، تەلەڤیزیۆنە محەلیەکانمان هەبی. بۆچی؟ لەبەرەوەی ئەگەر بێت و ئەم کەناڵانە نەبن، ئەم میلەتە قوڕ بەسەرا، ئەم میلەتە هەژار و ڕۆشوڕوتە، خەرچی ئەلمانی، خەرچی بێدین، خەرچی مفسید بە یەک جاری مجتەمەع و کۆمەلگایەکەی هەمووی کاول دەکەن، تووشی فەسادی دەبن. تەمەش گومان لەوەدانیە زۆر جاری وایە تەبعاً مزگەوت پیرۆزە، هەر چەندی باسی پیرۆز و مقدەسی مزگەوت بکەی ناتوانی حەق و مافی بدەی. بەڵام زۆر جاری وەیە کابرا بە دەفتەر سەرف ئەکا لەچی لە مزگەوتێک، مامۆستایەکی حیزبی، مامۆستایەکی کە حەق نارێ، مامۆستایەکە کە پاشکۆی حیزبێکی خراپە لە مزگەوتەکەی دادەنێن، هەفتەی وتارێک ئەدا ڕەنگە لە زیاتی خزمەتی مزگەوت و خزمەتی ئاینی پیرۆز بکە، بەرکو دژایەتی مزگەوت و دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلامەکە. بەڵام ئەم کەناڵانە کە لە بەردەستی حیزبەکی ئیسلامیدانە، حیزبەکی کەوە هاتیتە مەیدانێک کە هاتیە لە بەرەی جەماوەردایە، زۆر جاری وێ کابرا ئامادەنیە یەک وەرەقە بداتە ئەم کەناڵانە بەرێ. ئەگەر مزگەوت زۆر گرنگە، مزگەوت زۆر پیرۆزە، ئێمە هەممان ڕۆڵەی مزگەوتین، بەست لێرەدا مەبەستم ئەوەیە، مەبەستم ئەوەیە ئەگەر هەفتەی یەک زاری لە مزگەوتێک وتارێک لێ بدرێ، لەم کەناڵانە ڕەنگە هەفتەی 20 وتار لێ بدرێ، 20 محازەرە لێ بدرێ، کەواتە زۆر گرنگ و مهمە. وتاری مزگەوتێ زۆر ئافرەتان گویان لێ نابی، بەڵام وتاری ئەم کەناڵانە ڕاستەوخۆ ئەچی لە هەموو دەرگایەک ئەدا، ڕاستەوخۆ ئەچی لە ناو هەم ماڵێک ئەدا، هەموو منداڵێک گوێی لێ ئەبی، هەموو پیرە و اختیارێک گوێی لێ ئەبی. کابران نەخۆشە لە خەستەخانێکەتیا شەرعەن عوزری هەیە کەوا نەچیتە خوتبەی لە خەستەخانەکانە، لە گرت و خانەکان کابرەزاوێت لە سزنیە کەوا ئەو قەناتانە دەکاتەوە، ئەو کەناڵانە دەکاتەوە، زۆر ئیستیفادە لێکردە. تەنانەت من 2 سال بەر لە ئێستا لە کەناڵێک وتارم هەبوو، یەکێک لە ئەوانەی کە سزن کراینە کە حکم کراینە خەبەری ناربووە، عیلاج و چارە سەرچێ بۆ مشکیلەکەم کوڕی خۆی ناربوو. کەواتە ئەم کەناڵانە دەگەنە ناو سزنەکان، دەکەونە ماڵەکان، دەکەونە هەموو شوێنێک، کەواتە زۆر گرنگ و مهمە پشتگیری ئەم کەناڵانە بکرێ هەتا وەکو بەردەوام بن. بەڵێ لە ڕووی شەریعەتەوە زۆر پێویست و زەروریە کەوا ئەو کەناڵانە بوون و زودیان هەبی و هاوکاریان بکرێ و کۆمەچیان بکرێ. بەڵێ ئەو دەقە شەرعیانە کامانن کە پاڵپشتیەوە دەکەن کە هاوکاری ئەو کەناڵانە بکەن کە بەرنامەی ئیسلامی و مەسەلەی پامی ئیسلامی بڵاو دەکەنەوە. ینی ئەو دەقە شەرعیانن کەمانن کە هانی موسڵمانان دەدا بۆی هاوکاری ئەو کەناڵانە بکەن. خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ بەڕاشکاوی، دەفەرمی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. خوای پەروەردیگار فەرمان و ئەمرمان پێ دەکا، ئەفەرمی هاوکاری یەکتر بکەن لەسەر بیر چاکە، لەسەر تەقوا و خۆپارێزی لە گوناه و تاوان. کەواتە ئەفەرمی هاوکاری یەکتریش مەکەن لەسەر گوناه و تاوان. کەواتە ئەو زۆر کەناڵ هەیە خەرچی تووشی گوناه و تاوان و فەساد دەکەن، بەڵام ئەم کەناڵانە وەکو ئەو ڕۆژەی کە لە ئاسمانەیە دیارە کەوا وتاری ئاینی لێ ئەدەن، کەوا پەروەردەی منداڵی هەیە، پەروەردەی خێزانیان هەیە، کەوا ئەم کەناڵانە لە بەرەی جەماوەردانە، بۆیە کە مادەم ئەم کەناڵانە لە بەرەی جەماوەردانە حەق دەڵێن، پێویستە جەماوەریش لە بەرەی ئەو کەناڵانە داوی. کەواتە خوای پەروەردیگارمان ئەمرمان پێ دەکا، ئەفەرمی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. کەواتە زۆر گرنگ و مهمە. لە ئاەتێکی دیکە خوای گەورە ئەفەرمی المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض، ئەفەرمی هەندێک لە ئیمانداران پشتگیری یەکتر ئەکەن. کەواتە ئێمە وەکو مسلمان و ئیماندار پێویستە هاوکار و پشتگیری یەکتر بکەین، یەکتر ها بدەین هەتا وەکو بتوانین ئەو سەحوە ئیسلامیە، ئەو ڕابوونە ئیسلامیە، ئەو حەق و ڕاستیە بەردەوام بی. چکە ئەگەر ئێمە خەمی یەکترمان نەبی، ئەمە خەم لەسەر یەکتر نەخۆین، ئەم کەناڵانە تێدا بەردەوام نەکەین، ئەدی چێ خەمەم بخوا؟ ئایا کابرای عەرەخۆر دێتن هاوکاریت بکە؟ نەخێر. ئایا کابرای بێدین دێ؟ نەخێر. کابرای مفسیدێ دێ؟ نەخێر. کەواتە مادام ئەم برایانە، ئەو خوشک و برایانەکەوا شەو ڕۆژ بەیەکەوە دەنێن لۆی بتوانن دەنجی حەق و ڕاستی بگەینە ناو ماڵەکاندا، کەواتە ئەرچی سەرشانی ئێمەشە کەوە هاوکاریان بکەین، هاوکاری مادی و معنەوی. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکیدا دەفەرمێ
من رأى منكم منكرا فليغيره بيده فمن لم يستطع فليغيره بلسانه ومن لم يستطع فليغيره بقلبه وذلك أضعف الإيمان. بيغمبر إخوة أفرمي صلى الله عليه وآله وسلم هر كاتيك إيوة شتێکی منکر و خراپتان دی بەدەست بیگۆڕن بەدەست بیگۆڕن ئەگەر بەدەست پێتان نەکرا بە زومان بیگۆڕن کەواتە ئەم کەناڵانە قۆناغی دووەم دەبینن لە گۆڕینی خراپە کە قۆناغی دووەمیان بینی کەواتە دەیانەوێ گۆڕانکاری لەو مجتەمە و کۆمەلگایەدا بکەن چونکە بتەوێنێتەوێ ئیعلام ئەمڕۆ زۆر گرنگە هەر کەسی ئیعلامی هەبی دیارە ئەوی ئیعلامی نەبی بزرە کەواتە لە ئەرکی سەرشانمانە بەدەقە شەرعیەکان هاوکاری ئەو کەناڵانە بکەین. بەڵێ سپاس دەکەم مامۆستا دواتر ڕێم و لای بەڕست مامۆستا عەباس سەبارەت بەوەی کە بەڕێز دووتت هەم پەیام و هەم بانگەواز لە قەیرانێکی سەختی داراییدان یعنی ئێستا تێچووی ینی ئەو پەیام و بانگەواز تەنها موچەی کارمەندانە یاخود مەسەلەن کەناڵی ئاسمانی تێچوویەکی زۆری هەیە. یەکێک لە پایە گرنگەکانی بنیادنانی میدیایە بەردەوامی میدیا کارکردنی میدیا وەک بەدەر لەلایەنە مرۆیەکەی و ئەو لایەنە مادیە کە ئەکرێت لە ڕێگەیەوە بتوانێت کوالیتی کارەکانی پێبەر بکاتەوە و خزمەتی لایەنە مرۆیەکەی پێ بکات تاوانیش بتوانێت بەردەوام بێ ینی پێویستی بە باڵێن ئامێر و تەکنیک هەیە بۆ ئەوەی بە شێوەیەکی باشترەوە بە خێراتر مەسەرەن کارەکانی بەڕێوە بەرێ خۆتەزانی ئێمە لە سەردەمێکە ژین ئێستا میدیا هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵگەکەمانی گرتۆتەوە و کۆتۆتە قۆناغێکی زۆر هەستیارەوە ئەگەر ئەو سابواە مەسەرەن تۆ پێویستیت بەچەند پارچە ڤیدۆیەکە بوو لە شوێنێکەوە پێت پەخشە کردیان کامێرەیەکە بوو پێت تۆمارە کرد و پێتە گواستەوە بەڵام ئێستا میدیایکی فرە جەمسەرە میدیایکی فرە لایەنە با بڵێن هەموو میدیاکان پێکەوە ئاوێتە بوون میدیایەک هەم بینراو لە خۆگرێ هەم خوێنراو لە خۆگرێ هەم بیسراو لە خۆگرێت تۆڕی میدیایی کۆمەڵ ئێستا میدیاکانی بەو شێوەیان لێ هاتووە میدیایکی وەکو پێیام لێ کادا مەسەلەن ئەتوانرێ وەکو بینرا و پەخش بکە ئەتوانرێ وەکو نووسرا و مەسەرەن نووسراوی هەبێ بۆ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەتوانرێ مەسەلەن لە ڕێگەی بیسراوە مەسەلەن دەنگ بەچەند شەپۆلێک کە هاوکات ڕادیۆی قورئان مەسەلەن لەسەر شەپۆری کەناڵی ئاسمانی پێیان پەخشەکرێ و خەڵک ئەیویستێ لەبەرەوە تێچووی کەناڵی ئاسمانی پێیام هەر لایەنە مرۆیەکە نییە مەسەلەن لایەنی تەکنیشی پێویستە لایەنی ئینتەرنێتی پێویستە و شەپۆلی پێویستەکە پێی ئەگوازێتەوە خۆتەزانی مەسەلەن میدیایەک ئەتوانێت لە یەک کاتا لە چەند مانگێکی دەستکرد بۆ ئەوەی تەواوی وڵاتانی دنیا و با بڵێن خەڵک و بینەران لە تەواوی دنیاە و لە هەموو وڵاتەکان بینەری ئەم کەناڵە بن ئەکرێت لە چەند مانگێکی دەستکرد ئێمە لەبەر قەیرانی دارایی مەسەرەن پێشتریش لێک با بڵێن مانگی دەستکردەوە پەخشمان نەکردەویش با بڵێن نەیلساتە لە هۆتبێر پەخشمان نەکردووە لە با بڵێن مانگە دەستکردەکانی تر پەخشمان ڕانەوەستاندەوە بەڵام بەرحاڵ هەر یەکێک لەو مانگە دەستکردانە ئەم ویست ئەوە بڵێم کە تێچوونی ئەوێ بۆ نمونە سێ چوار دەفتەر هەر یەکێک لە کرێی مانگانەیە و قەمەرانەیە کە تۆ پەخشیان لێواکەی ئەویش بە پێی ئاسی کوالیتی و کەناڵە تا ئاسی کوالیتی باشتر بێت تێچووی مانگانەیە و کەناڵە مەسەلەن زیاترە لەبەرەوە نەخێر تەنها موچە ناگرێت ئێستا قەیران دارای گەشتەوەی کە ئێوە مەسەلەن بازەداخستن دەکەن مەسەلەن گرفتی چی بۆ دەکەن چ لە ڕووی موچەی کارمەندان چ لە ڕووی پێداویستەکانی ترەوە ئێمە بە تەواوی با بڵێن قەیرانەکە سەختە لە سەرمان پێشتری سەخت بووە بەڵام بەڕاستی لەسەر ئەرکی خۆمان لەسەر موچەی خۆمان چەند جار ئێمە با بڵێن ئەو کارمەندانەی کە هەمان بووە لە قۆناغی یەکەمان موچەکەمان کەم کردوتەوە لە قۆناغی دووهەمان مەسەلەن لەوانەیە چەند مانگێکمان نەدابێت لە قۆناغی سێهەمان مەسەلەن ڕێژەیەکمان لێ بڕێون تا ئێرەش هاوکارمان بوون سوپاسیانەکەین لەبارەی باشیدانین خۆیان ینی ئەگەر بەراوردی موچەی کارمەندێکی ئێمە بکەی لەگەڵ میدیایەکی ترا کە نامەوێ ناوی بێنم یەک لە سەردەش نابێ ینی کارمەندێکی ئێمە یەک لە سەردەی موچەی کارمەندی کەناڵێکی تر هەر لەم هەرێمی کوردستانە وەرناگرێ لە کاتێکە ئەبێت لە ڕووی ژیانەوە مەسەلەن هاوتای یەک بن لە ڕووی خۆشگوزەرانیەوە هاوتای یەک بن لە ڕووی ئەوەی کە میدیاکارێک بتوانێت ئیشێکی پرۆفیشنال بکە و ئیشێکی پڕکوالیتی بکە ئەبێ هاوتای یەک بن نەخێر هاوتای یەک نەبوون ئێمە نەک هەر نەمانتوانیوە هاوتای یەک بن بەڵکو نەشمانتوانیەوە مەسەرەن ماگانە لە کاتی خۆیان موچەکەیان بدەینێ یا مەسەرەن ڕێژەیەکمان لێکەم کردوونەتەوە تێک ڕای موچەی ماگانەی کارمەندێکی ئێمە 350,000
خۆتان نەزانن هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەزانن 350,000 دینار یعنی هەیە لە 300ەوە لە 250ەوە دەست پێیەکە لەوانەیە بگاتە ئەو کەسەی کە زۆرترین مانووە بێگاتە 600,000 لەم کەناڵێ کە شەو ڕۆژ لەوانەیە خزمەت بکە بە بینەرانی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە کەناڵەکە ئەمە موچەیەکی زۆر کەمە کە هیچ ژیانێکی پێ بەڵی بۆ ئامێ ڕشتیش گرفتی بۆ دروستکردن بۆ نمونێوەتەنە بۆ دەتوانن بە شێوەیەکی سەرگیتەنە لە سلێمانی و هەولێر پەخشی ڕاستەخۆ بوون لە پارێزگای هەڵابجەوە پێویستان ڕاپەڕین و گەرمیان تا لایەنە مادیەکەت نەبێ بتوانانی ئامێرەکان لایەنی تەکنیکی پرۆفشنال بکەی وە پێفێکری هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزانن ئەو مۆبایلی لە گیرفانیانە ساڵی 2006 چۆن بوو ئەی ساڵی 2010 چۆن بووە ئەی ساڵێک لەمەوبەر چۆن بۆ ئێستا چۆنە ئەزانن مەسەلەن ئەو ئەتەرنەتەی بەکاری هێنێ ئەزانی کوالیتەکەی چۆنە ئەزانێ لەسەر پارەوەستاوە ئەو مۆبایلی بەکاری هێنێ ئەزانێ لەسەر پارەوەستاوە هەموو مەسەلەن ینی تۆ تەسەورکە ئامێرەکانی کەناڵی ئاسمانی پەیامیش وهایە ئەو ئامێرانەی هەتا باشتر بن هەتا پڕکوالیتی تر بن هەتا تازەتر بوون نوێتر بن هەتا کۆمپانیایکی بەهێز بەرهەمی هێنابن باشتر ئەرکەکانی تۆ بەڕێوە بە ینی میدیایەک لەوانەیە هەر لە شاری سلێمانی 4 ڕاستەوە خۆی هەبێت لە هەر گەڕێکی شاری سلێمانی تەنها لە ناو سنتەری شارە شاری سلێمانە 4 لایوی هەیە 4 بۆکس لایوی هەیە ڕووداوەکانەوە خۆی ئەگوازێتەوە ئێمە لە تەواوی کوردستانە 2 بۆکس لایومان هەیە بۆ نمونە مەسەلەن لەگەڵەوەشە ئەوەی کە گواستومانەتەوە لەسەر ئەرک و توانا و سەلیقە و ئازایەتی کارمەندەکانمان بووە پەیامنێرەکانمان بووە لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە نەمانتوانیوە ئامێری باشمان لەبەردەسابێ ئەوەی کە نەمانتوانیوە هەوڵ و هیمەتی باش بکەین لە ڕووی مادیەوە بۆ دەستەبەرکردنی ئامێر و تەکنیکی بەهێز ئەوە ینی ئێمە لەسەر توانای کارمەندەکانی خۆمان ڕامان گرتەوە قەرەبووی ئەم نەتوانینە ئەم لاوازیە داراییە لە ئەستۆی کارمەندەکانمان پڕمان کردوێتەوە بە قوربانیدانی کارمەندەکان و سواسی ئەوانەشەکەن کە ڕۆژێک لە ڕۆژان هاوکاری کەناڵی ئاسمانی پەیامیان کردووە هەر لەسەر کردایەتی و بەڕێز جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامیەوە کە بە تایبەت هاوکار و دەستبارگری کەناڵی ئاسمانی پەیام بووە تا مامۆستاهێنی ئاینی بەڕێز تا لایەنە خێرخوازەکان هەر کەسێک هەر لە ڕۆژێک لە ڕۆژان بە هەر جۆرێک هاوکاری کەناڵی ئاسمانی پەیام بووێ ئێمە سپاسیەکەین دەستی یەکژین و هیوادارین بۆ لە مەولاش بتوانن دەرگایەکی باشتر و هیمەتێکی باشتر هەوڵێکی باشتر بدەن بۆەوەی کەناڵی ئاسمانی بتوان سپاس مامۆستا کاک دکتۆر گەرمولای بەڕێز سەبارەت بە گرنگی مەسەلەن دارایی بۆ بەڕێوەبردنی میدیا چ گرنگیەکی هەیە و تا چەندە گرنگە مەسەلەن جیاوازی بکرێ ناو کەناڵێک کە بۆ خەڵک کارێک کەناڵی شێ مەسەلەن لەسەر بودجەی خەڵک لەسەر نەوت کاروبارەکانی بەڕێوە دەبات بەڵێ بەداخەوە ینی لە هەرێمی کوردستان نادادگەرێکی زۆر هەیە لە هەموو ڕۆکانەوە چ لە ڕووی دامەزاندنی خەڵکی چ لە ڕووی بژێوی چ لە ڕووی موچە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان کەناڵە ئاسمانەکان و دەستگا میدیایەکانە بەداخەوە پشتی شێر قەیرانی دارەی بەر کەناڵە ئاسمانی ئیسلامیەکان کەوتووە ئەم پێشتر کەناڵی ڕابوون هەبوو داخراوە کەناڵی ئامۆژگاری ئاگداری بڵاو کردو لەم ساتەوەختە کە داخرێت کەناڵی بانگەواز و کەناڵی پەیام ینی ئیسە کەمپینی کردووە و ئێمە هاتوین بۆەوەی پشتیوانی لەو کەمپینە بکەین بەداخەوە ینی هەموو دەستگایەکی میدیایی وەکو کاک عەباس باسی کرد ینی پێویستی بە ستافێک و توانایەکی مرۆیی هەیە هەم بەشی کارگەڕی هەم ئەو ستافی کە کاری میدیایی ئەکات و هەر لە کامێرامانەوە تا بێژەر و پێشکەشکار و هەموو ئەوانی کە سەرپەرشتی بەرنامەکانەکەن ئەمانە مرۆڤن و ئەمانە هەمووی خاو خێزانیان هەیە و پێویستیان بژێوی و بەکار هەیە هەم وەکو خۆیان وەکو تاک هەم وەکو دامەزراوە دامەزراوی میدیایی پێویستی بە پاڵپشتی دارایی گەورە هەیە بەداخەوە لە هەرێمی کوردستان زۆر لە دامەزراوە میدیایەکان ئەنی بەپارەی نەوت و مڵکی گشتی بەڕێوە ئەچن و حسابی بانکییان هەیە بە یەک ڕۆژ موچەکانیان دوا ناکەوە و کەمترین موچە کەناڵی وایە کەمترین موچەی ملیۆنێکە لەسەر مڵکی گشتی و زۆربەی کارمەندەکانی و پێشکەشکار و بێژەر و بەڕێوەبەر و ستافی کارکردنەکەی هەمویان دامەزراون یا بندیوارن یا دامەزراون ینی لە پۆستی وەکو فەرمانبەری حکومی بەڵام موچەی یا لە حیزب مەسەلەن تەمیل ئەکرێن بە هەمان شێوە بەڵام دامەزراوە میدیای ئیسلامیەکانیانی بەداخەوە ئەبینین ڕۆژانە ینی لە ژێر هەڕەشەی داخستن و قەیرانی دارایان جگە لەو هەڕەشە و فشارانی کە لەسەر میدیاکار و لەسەر کەناڵەکان هەیە ئەنی ئەمە جێ داخە ئەمڕۆ سەردەمی تەکنەلۆژیا و سەردەمی ڕاگەیاندن و پەیوەندیکردنە وە کەناڵە میدیایەکان ڕۆڵێکی گەورە ئەبینن لە پاڵ خەباتی سیاسی و خەباتی مەدەنی ئەمانش ئەتوان خەباتێکی میدیایی بکەن و بەشێک بن لە ئەو خەباتی کە ئەتوانێت فشار بێ لەسەر حکوومەت و دامودەستگاکانی وە چاودێرێکی ورد بێت کەناڵی پەیام
بەشایەتی دۆست و دژمنانی بەشایەتی کەناڵی کەسە ئەکادیمیەکانانی ڕۆڵێکی گرنگی بینیوە لە ماوەی پێشوو چ لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوون چ لە کاتی بوونی حکوومەت و بەشداری کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت ئەنی ڕۆڵێکی گرنگ و کارای بینیوە لە نێشتنی ڕۆتین و گەندەڵی و چاودێریکردنی دامەدەستگاکانی حکوومەت و وشارکردنەوەی جەماوە لەسەر پرس و بابەتەکان و پەروەردەکردنی تاک بەجانێکی نەتەوەی و بەجانێکی ئیسلام خوازی و کوردانە و حەقی ئەوەش هەیە لە بەرامبەر ئەوەیە جەماوەری کوردستان وەفای هەبێت ینی کۆمەڵی ینی کەناڵی پەیام دروشمەکەی ڕاستی وێنە وشەیە بەڕاستی ڕازگۆ بووە چ لەگەڵ جەماوەرەکەی خۆی چ لەگەڵ کارمەند و ستافەکەی خۆی هەر کاتێک پاری نەبوو بێ قەیرانی هەبوو بێ پێی وتون کە ئێمە قەیرانی داراییمان هەیە وە سەرپشتی کردوون کەناڵی پەیام دامەزراوی میدیایی کۆمەڵی ئەنی قوتابخانەیەکی میدیایی بووە بەڕاستی نمونە و نموزەجێکی جوانە کە توانێتی کۆمەڵێک ڕۆژنامەنووس و کادێری میدیایی باش پەروەردە بکە تەنانەت کەناڵەکانی تر ئاواتەخواز بوونە یاخود ئێستا لە چەندین کەناڵ ئەبینی کادێرەکانی کەناڵی ئاسمانی پەیام لێ بەردەوامی بە خزمەت ئەدەن و درێژە بەکاری خۆیان ئەدەن ئەمە جێی دەستخۆشیە دیارە کەناڵی ئاسمانی پەیام یعنی کادێری میدیایی باشی پەروەردە کردو خەڵک گرینگە بەڵام ئەوەی داخەکە کەناڵەکە بەجێ هێڵن ینی گرینگە مەسەرەن هاوکاری و میدیانە بکە کە لەبەری خەڵک دابوونی پێ خەڵکی خێرخواد بێت چۆن هاوکاری و کەناڵانە بکە بەڵێ ئەمما مەساینە من دەستخۆشی لێ یەکەم کۆمەڵێک بەڵگەی شەرعی هێنایە هەر بۆ پاڵپشتی ئەوە یعنی کاری میدیایی بەشێکە لە دعوە لە بانگەواز لە جیهاد ینی پێ ساسەلم فەرمی بەلیغوا عنی وەلەو ئایە بیگەێنە ئەگەر یەک ئاەتێک بێت یا قسەیەکی حەق و ئەفضل الجهاد كلمة حق عند سلطان جائر يعني جهاد و کۆشش تەنیا ئەوە نییە تۆ بە شەک و بەهێز ئەوە دەسەڵات گۆڕی بەڵکو خەباتی میدیایی کاری میدیایی بۆ خۆی بەشێکە لە جیهاد بەشێکە لە داوە بەشێکە لە کارێکی پیرۆز و گەورەیە کە تۆ بتوانی وشەیەکی حەق بەرامبەر دەسەڵاتێکی سیستەمکار و گەندەڵ بڵیت. بەڵێ سپاس دەکەم. بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای مامۆستا خەدەر لە هەولێر لەگەڵ مامێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. مامۆستا خەدەرەگە بگەڕێنەوە لای بەڕێزت مەسەلەی خێر و پاداشتی ئەوانەی ئەو خەڵکی خێرخواز و مسلمانەی کە هاوکاری مەسەلەن دەستگایەک دەکەن کە هەدەفی بڵاوکردنەوەی پەیامی ئاینی پیرۆزی ئیسلامە چییە ینی لە ڕوو شەرعیەوە؟ بسم الله الرحمن الرحيم. پێغەمبەرمان صلى الله عليه وسلم لە فەرمایشێکدا لە فەرمی الدال على الخير كفاعله واتە هەر کەسێک ئیشێکی خێر پیشانی کەسێک بدا
وەکو ئەو کەسەوایە کە ئیشەکەی کردووە وەکو چۆن ئەگە بەنمونە بینینەوە تەماشا دەکەین بەرنامەی بەخشین کە لەم کەناڵەدا هەیە سەرەتا شتێکی بەسیط بوو دوای وردەورە فران بوو هەتا گەیشتا ئەو نەخۆشخانەی کە ئێستا کرایتەوە لە سلێمانی من وەکو بیستومە مانگانە 30,000 نەخۆش چارەسەر دەکرێت کەواتە بەردی بناغی کەدانرا کە هاوکاری ئەو تەلەڤیزیۆنە ئەو بەرنمەیە دەکرێت کەواتە ئەو کەسەی کە ئەگەر دینارێک ئەگە سنتێک ئەگە دۆلارێک دابنێ کەواتە وەکو ئەو وایەکە چارەسەری 30,000 نەخۆشی کردە لە مانجێکدا الدال على الخير كفاعلی بی فاعلی وەکو ئەو کەسەوایە کە ئیشەکەی کردووە کەواتە ئەگە کەسێک هاوکاری ئەو کەناڵانە بکە وەکو وایە چارەسەری ئەو نەخۆشانەی کردووە یاخود کە خانوێک دروستەکرێت بۆ هەژارێک بۆ دایکەیەتیمێک بۆ قوربەسەرێک ئەو خانوەکە دروست دەکرێت لە چێ دەناسرێ کەسەکەی کە خێزانەکەی پێشانداوە لەو کەناڵانە فرمێسک بە چاوەکانی داهاتە خوارێ دواتر کە خانوویان بۆ دروست کردووە زەردەخەنە لە سەلێوەکانی دێ ئەو کابرایە بەشدارە لەو خێرە ئەو خوشکە ئەو برایە ئەو هاوڵاتی هەموو لەو خێرانە بەشدارە یاخود پاسکلێک بۆ سەقەتێک دەکرێت بۆ کەم ئەندامێک دەکرێت لەوەی هەموو بەشدارە چەندین شتی تر بۆ نمونە پرسیار و وەڵامی شەرعی دەکرێت کەواتە کابرا لە ماری خۆی دانیشتیا یان ئیش و کەسابەتی خۆی دەکا یان کۆمپانیا هەیە کە هاوکاری ئەو کەناڵانە دەکا کە مامۆستایەکی ئاینی وتارێک پێشکەشەکە ڕاستەخۆ لەو وتارەی بەشدارە یان پرسیار و وەڵامی شەرعی دەکرێت جاری وەیە کەسێک هەیە شتێکی شەرعیە نازانی مامۆستایەکی ئاینی لەس تەلەڤیزیۆنی کە لە ڕێی بە تەلەفۆن یاخود بە هەر شتێکی دی پرسیارەکەی ئاراستاکرێ کابرا لە ماری خۆیتی وەڵامی شەرعیەکەی دەزانی ئەو کابرایە بوویتە سەبەب و هۆکاری ئەوەی چی یعنی بوویتە سەبەب و هۆکاری وکە لەو خێرە بەشداربی کەواتە وەکو بەرنامەی بەخشین وەکو بەرنامە پەروەردەیەکان وەکو وتارەکانی ئاینی کە لەو دوو کەناڵی پەخش دەکرێت یا بەرنمەیەکی پەروەردەیە یان هەشتێکی چاکە و باشەیە کە لەو کەناڵە ئاینیانە پەخش ئەکرێ ئەو کەسەی کە ئەوکاریانەکە لە هەر هەموو خێرەکەی بەشدارە لە ئەوەل و ئاخری نەکتەنها ئەوە ئەگەر بەخۆشی بمری پاش ئەوەی چەندی ئەم کەناڵە بەردەوامبی چەندی ئەو خێرە بەردەوامبی ئەگە بچتە ناو قەبریش بۆی دەبیتە سەدەقەت و جاریە لەو خێرە نەبراوەیدا بەشداری دەبی ئەوە لە ڕووی شەرعەوە و هەروەها زانایان و علەمایان کە ئەو ئاەتەی باسی ئەو هەشت سنفەی زەکات دەکا ئینەمە الصەدەقات للفقراء والمەساکین هەتا لە ئاخری ئەفەرمی وفي سبيل الله زانایان و مفسرینی معاصر دەفەرمون ئەم دەستگا خێرخوازیانە ئەم تەلەڤیزیۆنانە ئەم ڕاگەیاندنانەش دەچیتە بابی چی في سبيل الله ئەو في سبيل الله کە خەرق فێرەدینەکەن کە خزمەتی هاوڵاتیانەکەن کە حەق دەرێن کە حەق دەبێژن ئەوە دەچیتە بابی في سبيل الله بۆیە زانایانی معاصر فتوایاندایە کەوا زەکات بەم دەستگایانەش دەشێ ئەوەش لەبەرەوەی خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن بەڵێ ماوەسەد بەڕێزت چی تێ مەسەلەن بۆ مسلمانانی کوردستان بۆ خێرخوازان کە ئێستا مەسەلەن بۆ هەردوو کەناڵەکە هەم پەیام کە ڕۆڵی هەیە لە ڕوبەڕووبوونەوەی زوڵم و هەم بانگەواز کە کەناڵێکی مەسەلەن تایبەتە بە بواری بانگەواز و پەروەردە یعنی چی تێ کە ئێستام کەمپینە ڕاگەندراوە چی تێ بۆ مسلمانانی کوردستان طبعا خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمی ئەفەنەجعل المسلمین کالمجرمین ما لەکم کەیفە تەحکومون خوای گەورە ئەفەرمێ ئایا ئێمە ئینسانی ئیماندار و مسلمان وەکو ئینسانی مجریم و تاوانبار تەماشە دەکەین نەخێر لا یەستەوون وەکو یەکترینە کەواتە ئێمە ئەرچی سەرشانی هەمولایەکمانە کەوا پشتگیری حەق بکەین لەو ڕۆژەوی کە خوای پەروەردیگار ئەو دنیای دامەزراندووە حەق هەیە باتیلیش هەیە جا ئەو کەسەی کەوا خاوەن ویژدانێکی زیندووە پێویستە لەگەر حەق بی حەقیش چۆن بەردەوامە بی بەڕاستی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا دەفەرمێ وقاتلوا المشركين بأموالكم وأنفسكم وألسنتكم أفرمي إيوا بتزنجين لدجي بباوران بباوري قندلي ظلم بسيشتان خواهي قول أفرمي بأموالكم بسروتو سامانكتان كخواهي قول بيوي بخشيوا وأنفسكم وهروا بجيانشتان وألسنتكم بزبانشتان كواتا أقر بخوشد لتوانات دانيا بەرامبەری ئەم گەندەڵیە و ئەم زوڵمیە و ئەو خراپەکاری ئەو فەسادەی بیەوە ئەو کەناڵە ڕاگەیاندنانە
زمانن بەرامبەریان کە نایەڵن بووینە سەدێک یعنی بووینە سەدێکیان دروست کردووە هەتا وەکو بەڕاستی ئەو فەسادیە هەموو کوژبوون و کۆرانەکان و هەموو ماڵەکان نەگریتەوە. من بەڕاستی بیستومە لەم کەناڵانە مامۆستای گەورە مامۆستای بە مستەوا وەکو ئەندامی ئەنجومەنی سیاسی هەتا شەوێ یەک دوو کەسیان دوسێ کەسیان دانیشتوونە لە دیار فلیمەچی لێیاندا ئەتا ئاخری بزانم ئەو فلیمە زەرەر و زیانی لە ئەو مجتەماعی هەیە یان نا ئێ باشەوە لە چێ هەیە ئەوە بۆچێ هەموو بۆ خزمەتکردنی من بۆ خزمەتکردنی خێزان و ماڵ و مندار و ئەو مجتەمە ئەو کۆمەلگای من هەتا وەکو تووشی فەساد نەبی چونکە ئەو لافاوەی فەسادیە کە ئەم بێدین و زاڵ و مستەمکار و ئەلمانیانە کەوا قیادە و ڕابەرایەتی دەکەن دەیانەوێ ئەو میلەتەی ئێمە لەم ئیسلامە بە دوور بێخنەوە ئەنجا لە هەموو لایەک ڕاڕەسپێ دەکەن لە مزگەوتیان ڕاڕەسپێ کردیە کەوا سانسۆریان لەسەر مزگەوتەکان دانایە لێ ناگەڕێن مامۆستا حەق برێ جاسوود لەسەر مزگەوتەیە بانجی ئەکرێ لێ ناگەڕێن وەکو پێویست لە مزگەوتەکان لە بڵندگۆی مزگەوتەکان حەق بگۆترێ بۆیە ئەگەر لەوێن دەریش سانسۆریان لە سەدانایە ئەوە ئێمە ئەتوانین لەم کەناڵانە تعویزی ئەو جیانش بکەینەوە بۆیە داوا لە هاوڵاتیان بکەین کەوا بە هەموو هێز و توانایەکیانەوە بێنە مەیدانێ هاوکاریان بکەن چونکە لەبەرەوەی بەڕاستی بەردەوامبووی ئەم کەناڵانە یعنی بەرەوە پێش بردننی ئاینی پیرۆزی ئیسلام یعنی هەبوون و زوودی ئەم کەناڵانە یعنی هەبوونی ئەو تەماشەکەی ئەمڕۆتە لە کوردستاندا ڕەنگە نێزیکەی 50 مامۆستای ئاینی لە سەمینبەرەکانیان لادرابن ئەم مامۆستایانێک کە لە سەمینبەرەکان لادراینە لە خوای گەورە بەزیادی بی هزار زارە سوپاس بۆخوا دێن لەسەر ئەم کەناڵانە قسەی ناودڵی خۆیان دەکەن دێن لەسەر ئەم کەناڵانە حەق دەڵێن و حەق دەبێژن تەعویزیان کردیتەوە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم بە مادی و معنەوی هاوکاری ئەو کەناڵانە بکەن چونکە هاوکاری کردی ئەم کەڵانە ئەو کەناڵانە یعنی خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و بەرەو پێشوردنی ئەم ئاینەیە و هەروە لەم کەناڵانە قورئانی پیرۆز لێ ئەدرێ تەفسیری ئەدرێ فەرمایشتەکانی پێغەمبەر لێ ئەدرێ صلی الله علیه وسلم ئینسان ئەگەر تۆزێک بیر بکاتەوە لە مارێ دانیشین ئەمە ڕووی قسەم ئاراستەی هاوڵاتیان دەکەم لە ماری خۆت دانیشە کۆنتڕۆلەکە لەکنە خۆت دانێ کەناڵی ئەم ئیزبە ئەلمانیا بێدینانە بکەوە بزانم چی ئەلێدەن دا ئەم کەناڵانەش بکەوە بزانم چی لێ ئەدەن ئەدی عەقڵ لۆچیە خوای گەورە بۆ عەقڵی دایتەمە ئەتاوەکو ساکە و خراپە یەکسدا بکەینەوە کەواتە لەسەر شانیشمان واجبە پشتی حەق و ڕاستی بگرین. بەڵێ سپاس دەکەم مامۆستا خدر مامۆستا عەبازەگە بگەڕێم بۆ لای بەڕێزە سەباردۆی کێوم کەمپینەتان ڕاگەاند و داوای هاوکاریش لە خەڵک دەکەن مەسەلەن ئێوە چیتان بۆ خەڵک کردووە چی لە پەیام چی لە بانگەواز کە یعنی ئەمڕۆ کەمپیوتەر ڕاگەاندووە ڕووی دەمتان لە خەڵکە کە هاوکاریتان بکەن جێگەی خۆیەتی ینی پرسیارەکەت کاگە حەکیم یعنی ئەمەوێ بڵێم کە شانازیەکی گەورەیە بۆ کەناڵی پەیامەوە بە ڕێزانی کە سپۆنسەریان کردووە وەکو کۆمەڵی ئیسلامی و لایەنە خێرخوازیەکان و هەوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو بەڕێزانی کە ئیشیان تیا کردووە بەڕێوەبەری و ستاف و کارمەندانەوە ڕۆژێک بە ڕۆژان ئەو مامۆستا بەڕێزانەی وەکو کاک دکتۆر کلێرە مەسەلەن لە ڕووی ڕاوێژی ئەلامی و ڕێنمونیەوە مەسەرەن هاوکاری و خطابی ئەلامیان کردو سپاسیانەکەین ینی خزمەتێکی ئێژگار زۆری بەرفراوانی کۆمەلگەی کوردیان کردووە هەر لە بوارە ئاینیەکەوە دەست پێ بکەین من لەبیرمە ساڵی 2023 بوو من وتارێکم نووسی بۆ ڕۆژنامەی کۆمەڵ و کاتە میدیایکی ئیسلامی نەبوو بەڕاستی میدیایکی سەربەخۆ نەبوو میدیایکی ئازاد نەبوو خزمەت بەهاو میدیایکی خزمەتگوزاری گشتی نەبوو لە هەرێمی کوردستان خزمەت بە کۆمەلگە بکە وەکو ئەوەی کە هەیە نەکۆکو ئەوەی کە هەیە پیشانی بدا بۆ مانایی کە پرۆمۆیشی دروست کردبوو بۆ لایەنە گرنگەکانی مەسەرن هەرێمی کوردستانەوە نیە معالیمەکان شوێنە گشتیەکان و با بڵێن مێژوویەکانی کوردستان و شارەکانی پیشانیەدا هەمووی پیشانەدا یەک مزگەوتی تیانە بوو دیمەنی مزگەوتێکی وەکو مامۆسای بەڕێز ئاماژەی پێدا ینی دیمەنی مزگەوتێکی کوردستانی تیانە بوو ئەو مزگەوتە گەورانە ئەو مزگەوتە زۆرانەی کە مێژوویەکی پرسەروەری و پرشکۆییان بۆ خەڵکی کوردستان تۆمار کردووە من ئەو کات لەبیرمە کە پیشانیەدا مزگەوتی تیانە بوو من بوویە جێگەی سەرنجی من و تارێکم نووسیم لەژێر سەردەڕی کوردستان مزگەوتیشی تایە بەڕاستی ینی ئەوەندە غەریب دیمەنەکانە بینران لەم کەناڵانەوە کە ئەوت ینی میلەتێک بەناوی مسلمانەوە لەم هەرێمی کوردستانیان نییە ڕەمەزان مامۆستایەکی ینی بە ڕێزیان ڕێزم بۆیان هەیە یان هێنایە سەر شاشە ئەوەی کە خۆیان ئەیانەویست
پێیانەوت مەسەرەن ئەیوت بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئیتر لەولا مامۆستای ئاینی ئەبڕا لەم شاشەیە، کەسایەتی ئیسلامی ئەبڕا لەم شاشەیە، مزگەوتی ئیسلامی ئەبینرا، مزگەوت ئەبینرا لەم شاشەیە، نەک هەر ئاینی ئیسلام، ئاینەکانی تریش بە شێوەیەکی گشتی. ینی کەناڵی ئاسمانی پەیام هات ئەم بوارە گرنگەی پڕ کردەوە، ئیتر بوویە مینبەرێک بۆ مسلمانان، بوویە مینبەرێک بۆ مزگەوتەکان، بۆ مەعالمە ئاینیەکان. ئەتوانم بڵێم هەموو ڕۆژێک بە چەندین وتار خۆی کردە ماڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. من ئەمەوێ بڵێم زۆر باش، ئەمە لەلایەنی ئاینیەوە چەندین خزمەتی گەورەی کردو، لەلایەنی کۆمەڵاتیەوە هێشتەوەی کۆمەڵایەتی گەڕاندەوە بۆ نێو خێزانەکان. ئەزانی چەند درامای خراپ خۆی کرد بە ماڵانە لە ڕێگەی میدیا حیزبیەکانەوە، لە ڕێگای ئەو میدیانە کە یانویست ئەخلاقی کۆمەڵگەتێک بدەن، کە یانەویست مەسەرەن تۆوی ناحەزی بچێنن لە هەرێمی کوردستان، ئاشتەوایی کۆمەڵگەتێک بدەن. کەناڵی ئاسمانی پەیام هەت ئاشتەوایی کۆمەڵایەتی هێنایەوە بۆ نێو خێزانەکان، میدیایەکی بردە نێو ماڵەکان وەکو خۆیان باسیەکەن کە لە ڕوویان بێت میوانێکدا بنیشە بیخەنە سەر میدیایەکە بڵێن ئەمە میدیایەکی ڕەسەنی کوردیە. کەناڵی ئاسمانی پەیام ئەمەی بۆ شکۆی میدیای کوردی گەڕاندەوە کە بەڕاستی ون بوو. کەناڵی ئاسمانی پەیام خزمەتی هاوڵاتیانی کرد بەوەی بزانن لە هەرێمی کوردستان چی ئەگوزارێ لە ڕووی خزمەت گوزاریەوە، لە ڕووی شەفافیەتەوە، لە ڕووی داراییەوە، لە ڕووی حکومڕانیەوە، بەڕاستی لە ڕووی سیاسیەوە، پرۆسەی سیاسی. ئەنی هاوڵاتی فێر کرد کە کوردستان خاوەنی چییە، خاوەنی چ سەرمایەیەکە، خاوەنی چ هێزێکە، خاوەنی چ دینێکە، چ بوارێکی کۆمەڵایەتیە. ڕۆشنبیران بۆیە مەکۆ و ماڵێکی هاوسنگ بۆ ڕۆشنبیران، وتوێژ و دەیالۆگی ڕۆشنبیری ئەلمانی ئیسلامی داهێنا کە بۆ یەکەم جار لە میدیایەکی کوردیا ون بوو لە هەرێمی کوردستان. من ئەمەوێ بڵێم تا ئەو کاتە ڕۆشنبیرێک نەبوو لە میدیایەکی کوردیا دەیالۆگ بکە. کاکە ئێمە دوو بۆچونمان هەیە، دوو فکرمان هەیە، دوو ئایدیامان هەیە ئەلمانی ئیسلامی لە هەرێمی کوردستان کە تەنانەت چڕی دەستەوە خەشیان هەبوو. باشە لە میدیایەکی کوردی زمینەی بۆ نەڕەخساندن کە دەیالۆگ بن بۆی تێبگەن لە یەکتر. کەناڵی ئاسمانی پەیام ئەمەی دەستەبەر کرد. ئەتوانم مەسەرەن لە زۆر ڕۆوە کەناڵی بە تایبەتی دەستگایەکی وەکو بەرنامێکی و بەخشینی سازدا، من ئەمەوێ ئەوە بڵێم دەستگایەکی و بوو بەخشینی بنیادنا کە توانی بە کورتی تا ئێستا دەستگای بەخشین خێرخوازی 20 میلیارد دینار هاوکاری هاوڵاتیانی هەرێمی کو ئەمە بەهرەیەکی زەبەلاحە بۆ پرۆژەیەکی وەکو پرۆژەی بەخشین کە لە کەناڵی ئاسمانی تا ئێستا 75,000 کە سوودمەند بوون لە دەستگای بەخشین. ئەمە سەروەرێکی گەورەیە. من ئەمەوێ بڵێم بە کورتی تا ئێستا کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی بانگەواز و میدیاکانی تری کۆمەڵی ئیسلامی خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان کردووە. ئێستا سەرەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە خزمەتی ئەم کەناڵانە بکەن و من دڵنیاشم ئەگەر بە پارەی گیفانی خۆیان بوو بێ نێڵن کەناڵی ئاسمانی بانگەواز و کەناڵی ئاسمانی پەیام. سپاس دەکەم کاک تورکاتمە کەم تا چەند گرنگە بۆ نمونە پەیام وەکو کەناڵێکی سیاسی کە ئامانجی مستەر بڵاوکردنەوە شاری سیاسی و ڕوبەڕووبوونەوەی زوڵما بەردەوام بێ و بانگەوازی مستەر کەناڵەکە بە شایستەی خێزانی کوردی بۆ مەسەلەی پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی بۆ مەسەلەن بڵاوکردنەوەی زیاتری ئاینی پیرۆزی ئیسلام. بەڵێ من بە زۆر بە پێویست و زەرور دەزانم کە کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی بانگەواز وەکو دوو کەناڵی کوردی بمێنەوە هەرێکە و لە باری خۆیان لە باری هوشاری سیاسی لە باری هوشاری ئاینی ڕۆڵ و پێگەیان هەبێەوە بەردەوام بن و جێی خۆیان کردوێتەوە و ئێستش کاتی ئەوەیە کە جەماوەر خزمەتیان بکە. من لێرەوە پێشنیازی ئەوەکەم کە ئەوانەی کەسێتەکان کۆمپانیەکان بتوانن بەشێک لە سپۆنسەری بەرنامەکان بەشێک لە بودجەی کەناڵی پەیام لە ئەستۆ بگرن هەر وەکو چۆن کەناڵی پەیام وەکو بەشێک لە بەرپرسارەتی کۆمەڵایەتی بەرامبەر کۆمەلگا چەندین بەرنامی هەمە جۆری هەبوو، ڕۆڵ و سەنگی هەبوو و دەوری هەبوو، کاریگەری هەبووە و کاریگەریەکەی بەوە ئەبێت کە بتوانێت بەردەوام بێت لە کارەکانی و کەناڵی پەیام بەشێک لە داهاتەکەی ڕیکلام بووە. من داوا لە کۆمپانیەکانەکەم کە زیاتر ڕیکلامەکانیان بنێرن بۆ کەناڵی ئاسمانی پەیام یا دامەزراوی میدیایی کۆمەڵی ئیسلامی بۆی بتوانن چکە ڕیکلامانی ڕۆڵێکی گرنگی هەیە وەکو سەرچاوێکی داهات و دارایی پاڵپشتی دارایی بۆ سربەخۆی دارایی کەناڵەکە و بەردەوام بوونی و کۆمەڵی ینی کەناڵی ئاسمانی پەیامیش حەقە زیاتر بیلەوە بکەنەوە ڕیکلامەکانیان زیاتر بکەن و بتوانن زیاتر پشت بە ڕیکلام و داهاتی ڕیکلام بەستن یاخود هەندێک لە باری میدیایی ئەکرێت هەندێک لە بەرنامەکانن هەندێک لە هەواڵەکانن کە دەست پێشخەری هەیە بتوان بیفرۆشن بە ئاژانسەکانی هەواڵ لە ناوخۆ دەرەوە
ئەمانە ئەکرێت ینی تا ڕادەیەک بتوانێت باری قورسی ئەو قەیرانەدارەیان لەسەر سوک بکات. بەڵێ سپاس دەکەم. مامۆستا خدر دقەیەکیش بۆ بەڕێستان تا چەندێک بۆ بانگەوازێکی سەرکەوتوو بە تایبەتی بۆ بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام پێویستمان بە ڕاگەاندنی ئاراستەکرا و ڕاگەاندنی لە شێوەی پەیام و مەسەلەی بانگەواز هەیە. بە کورتی بێ سپاس دەکەم. والله زۆر شتێکی گرنگ و مهمە. خوای گەورە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقین. ئەی خەرچینە تەقوای خواتان هەبی لەگەر ئەو کەسانە بن کە ڕاستگۆنە. من بەکو ئەوە باس ناکەم. عایلە هەبووە لە پایتەختی ئێرانێ لە تەهران تەلەفۆنیان کردووە مامۆستا ئێمە ئیستیفادەمان کردووە لە وتارەکانی تو. مامۆستا هەبووە لە مسر خوێندیتی تەڵەبەی ماجستێر بووە تی مامۆستا لە دیار وتارەکەی تو دانیشتیمە چەندین مامۆستایەتی کە تەلەفۆنیان بۆ ئەکەن مامۆستا ئێمە لە وتارەکانی جەنابەت لەسەر دەستی تۆبەمان کردیا ئیستیفادەمان کردووە فرانشتمان کردووە کەواتە بۆ ئەم مجتەمع و کۆمەلگایە ئەو کەناڵانە زۆر پێویست و گرنگ و مهمن داوا لە هاوڵاتیانەکەین پشتگیری ئەم کەناڵانە بکەن و لە کۆتاییدا من پێشنیارێکی ئەەکەم کە بۆ کەناڵی پەیام ئەگەر پێیان بکرێ و بۆیان بگونجێ بەرنامەیەک دانێن بستنە ئەم گوندانەکەەوە مینبەر و میحراب و مزگەوتیان هەیە مامۆستایان هەن لە هەندێک گوندی دوورن لە ئەو مامۆستایانە بەسەر بکەنەوە بەرنامەیان لەگە تۆمار بکەنەوە زیاتر ئەو مامۆستایانە بە خەڵک بناسێنن چونکە خوای گەورە پاداشتی ئەو کەناڵانە بداتەوە بە تایبەتی کەناڵی پەیام و بانگەواز لەگەر و هەروەها کەناڵەکانی تریش زۆر مامۆستای ئاینیان بە خەرچی ناساندووە خەڵک زۆر ئیسفادەی لێ کردووە. بۆ بەڕێزان مامۆستا خدر خەتەیی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە عەباس محەممەد ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردننی تۆڕی میدیایی کۆمەڵ و دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ ئەو کارن تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.